بناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست. وەفدێکی حکوومەتی هەرێمی کوردستان لە سەرپرسی بودجە نەوت لەگەڵ پەرلەمانی کوردستان کۆبوونەوە و تاوتوێی ئایندەی پەیوەندیەکانی هەرێم و بەغدایان لەبارەی پرسی نەوت و بودجەوە کرد. و هاوکات وا بڕیارە هەفتەی داهاتوو وەفدێکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ مەسەلەی بودجە و نەوت سەردانی بەغداد بکات. بە میوانداریەک لە بەڕێزان دکتۆر ڕێبوار کاکە ئەندامی لیژنەی سامانە سروشتەکان لە پەرلەمانی کوردستان هەروە شیروان میرزا ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق تاوتوێی ئەم پرسە دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەمێ. وادەی ناردنی پرۆژە یاسایی بودجەی عێراق بۆ پەرلەمان نزیک بۆتەوە و تاوەکو ئێستاش هەرێم و بەغدا لەبارەی نەوتەوە نەگەیشتونەتە ڕێکەوتنی کۆتایی. وا بڕیارە هەفتەی داهاتوو وەفدێکی حکوومەتی هەرێم بۆ پرسی بودجە و نەوت سەردانی بەغدا بکەن و لەگەڵ وەزارەتی دارایی عێراق کۆ ببنەوە. وەفدەکەی هەرێم پێک هاتوون لە ئاوات شێخ ژەناب وەزیری دارایی و دارا ڕەشید وەزیری پلاندانان و مێت سەباح سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران و ئامانج ڕەحیم سکرتێری ئەنجومەنی وەزیران و خالی شوانی وەزیری هەرێم. هەرچەندە بەرپرسانی کابینەی نوێی حکوومەتی هەرێم باس لەوە دەکەن لەبارەی بودجەوە استراتیژیان ڕێکەوتنە لەگەڵ حکوومەتی فیدراڵی، بەڵام ڕێکەوتنەکە تاوەکو ئێستا نەکراوە و کۆمەڵێک کۆسپی گەورەی لە بەردەمدایە. لە ئێستاشدا بەهۆی ڕادەستنەکردنی بڕی 250,000 بەرمیل لەلایەن حکوومەتی هەرێمەوە حکوومەتەکەی عادل عەبدولمەهدی لەژێر فشاردایە و چاوەڕوانیش دەکرێت دوای دەستپێکردنەوەی دانیشتەکانی پەرلەمانی عێراق لە هەفتەی ئایندەوە بانگهێشتی پەرلەمان بکرێت. بە بڕوای چاودێرانی سیاسی حکوومەتەکەی عادل عەبدولمەهدی باشترین دەرفەتە بۆ کورد بۆ ئەوەی کێشە هەڵپەسەردراوەکانی وەک نەوت و بودجە و ناوچە کێشە لەسەرەکانی لەگەڵ چارەسەر بکات. بەڵام پاش تێپەڕبوونی نزیکەی 1 ساڵ بەسەر کابینەکەی عەبدولمەهدیدا کورد هیچ کێشەیەکی لەگەڵ چارەسەر نەکردووە. لەلایەکی دیکەوە بەشێک لە ئەندامە کوردەکانی پەرلەمانی عێراق هۆشداریان داوەتە حکوومەتی هەرێم بۆ ئەوەی پێش هاتنی بودجە بۆ پەرلەمانی عێراق ڕێکەوتن لەبارەی نەوتەوە بکات، چونکە بۆ ساڵی داهاتوو کوت لە عێراقیەکان ئەستەمە ڕێگە بدەن جارێکی تر بەبێ ڕادەستکردنی نەوت موچە بۆ هەرێم بنێرێت. ڕێکنەکەوتنی هەرێم و بەغدا لەباری نەوت و بودجە لە کاتێکدایە چەندین سکاڵا لەسەر دۆسی نەوتی هەرێم تۆمار کراون. لەوانە سکاڵاکی وەزارەتی نەوتی عێراق لە دادگای فیدراڵی و سکاڵای حکوومەتی عێراق لەباری دۆسی نەوتی هەرێم لە سەر تورکیا لە دادگای پاریس کە داوای 26 ملیار دۆلار قەرەبوو دەکات. بە پێی یاسای کارگەری دارایی عێراقیش دەبێت وەزارەتی دارایی حکوومەتی عێراق پرۆژە یاسای بودجە لە ناوەڕاستی مانگی نۆ ئامادە بکات و ڕەوانەی ئەنجومەنی وەزیرانی بکات، دواتریش لە کۆتایی مانگیدا بگاتە ئەنجومەنی نوێنەران. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز، سوپاس بۆ میوانەکانمان گە سەرەتا بچین لای کاک شیروان میرزا. کاک شیروان زۆر سوپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکەمان دەگە سەرەتا لەوە دەست پێ بکەین وادەی ئامادەکردنی پرۆژە یاسای بودجەی عێراق نزیک بۆتەوە و پێویستە حکوومەتی هەرێم چۆن بەشداری بکە یاخود چۆن خۆی ئامادەکات بۆ داڕشتنی بودجەی 2020 عێراق. لە ناوەڕاستی مانجدەدا پرۆژە یاسای بودجەی 2020 عێراق بێتە پەرلەمان کە پرۆژە یاساکە هاتە پەرلەمان تەوانە ئەو کاتە دەبێت پێشتر ئامادەکاری بۆ کرابێ. ئامادەکاریەکە لە وەزارەتەکانەوە لە وەحداتی حیسابیەوە بۆ وەزارەتی دارایی ئەوەی کە تەشغیلیە ئەوەی ئیستثماریە بۆ وەزارەتی پلاندانان پاشان هەردووچی یەک دەخرێ لە بودجەیەکی گشتدا و لە ئەنجومەنی وەزیران دەنێردرێ بۆ دەنگی لەسەر دەدرێ و دەنێردرێ بۆ پەرلەمان. باشە ئەوەی کە پەیوەندی بە کوردستانەوە هەیە بە هەرێمی کوردستانەوە هەیە ئەوەیە لە مادەی 1 بڕگەی 8 باس لەوە دەکات کە موازنەی ئیقلیم واتە پرۆژە یاسایان باڵین بودجەی هەرێم دەبێ لەلایەن حکوومەتی هەرێمەوە ئامادە بکرێ بنێردرێ بۆ پەرلەمانی کوردستان، پەرلەمان دەنگی لەسەر بدا، پاشان بنێردرێ بۆ بەغدا لە بودجەی گشتی خۆیدا جێگای بکاتەوە و تاوان ئەمە وا دەکات دەبێ هەرێم دووجار موازنە ئامادە بکات، جارێکیان پێش دەنگدان لەسەر موازنەی گشتی عێراق، جارێکیان دوای دەنگدان لەسەری. لەبەرەوەی مەرج نییە ئەوەی هەرێم هەمووی داوای دەکات لە بەغدا هەمووی لەناو پرۆژە یاساکەدا جێگا بکرێتەوە. تاوان دەستکاری دەکرێت لەوانەیە هەندێک شتی بۆ زیاد بکرێت لێ کەم بکرێتەوە، دەستکاری بکرێت، مناقەڵەی تێدا بکرێت. بە هەر حاڵ ئەمە ئێمە وەختی خۆی زۆر هاوارمان کرد کوتمان ئەمە لەگەڵ دەستور ناگونجێ، لەگەڵ بنەمای فیدراڵی ناگونجێ و شتێکی ناواقعیە و بە هەرێم جێبەجێ ناکرێ، بەڵام بەداخەوە بە زۆرینە و کەمینە تێپەڕی و بەشێک لە ئەندامە کوردەکانی لیژنەی داراییش لەگەڵ ئەوە بوون بۆیە نەمانتوانی بەربەوە بگرین. بەداخەوە
ئەمە بەم شێوەیە تێپەڕی. دکتۆر ڕێبوار بێمە لای بەڕێز سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین ئەمڕۆ کۆبنەوەی حکوومەت و پەرلەمان هەبوو حکوومەتی هەرێم و پەرلەمانی کوردستان چ زانیاریەکیان پێدان لەبارەی ڕێکەوتن لەگەڵ بەغداد لەبارەی موچە و نەوتەوە؟ زۆر سپاس. بەڵێ ئەمڕۆ کۆبنەوەیەکی تەشاوریمان هەبوو لەگەڵ شاندی حکوومەتی هەرێمی کوردستان. دیارە حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاردەوە شاندێک بنێرێ بۆ بەغدا. لە کۆبنەوەی ئەوڕۆ بە تێر و تەسەلی لەسەر بابەت گەلێ قسەمان کرد کە پەیوەستن بە موچە و بودجە و کەرکووک و بابەتی سەرژمێری کە حکوومەتی عێراق بەنیازەوی کە لەم کۆبوونەوەیەدا شاندی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بەڕوونی و بەڕاشکاوانە بۆ چوونی حکوومەتیان لەمەڕ ئەم پرسانە خستە ڕوو. خۆشبەختانە پێدەچێت کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم جاریان ئەیانەوێت بە زمانی ماتماتیک یان بە زمانی ژمارەکان لەگەڵ حکوومەتی عێراقا بدوێ و ئامادەکاریەکی فەنی باشی هەیە بۆی کە چۆن مامەڵە بکە لەگەڵ حکوومەتی عێراق بۆ مەسەلەی تەزمینی پشکی هەرێمی کوردستان لە بودجەی گشتی عێراقی ساڵی 2020. ئەم ئامادەکاریە جێگەی خۆشحاڵی ئێمە بوو وەکو پەرلەمانتاران کە 20مان لە دەمی شاندی حکوومەتی هەرێمی کوردستان هەمدیس لە پەیوەست بە مەلەفی کەرکووک ئەو پێشڤەچوونانەیان خستە ڕوو کە ڕووی داوە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقا و لەسەر مەلەفی بڵێن نەوت و گازیش بە هەمان شێوە هەندێک لێک نێزیک بوونەوە هەیە. ئەوەی کە جێ دڵخۆشیە ئێمە ینی دڵنیا بووینەوە یان دڵنیایان کردینەوە لەوەی کە موچە حکوومەتی عێراق موچەی فەرمانبەران دەنێری تا کۆتایی ئەم ساڵ. ئەمە جێ دڵخۆشی بوو. لە هەمان کاتیشدا ینی قسەیان لەسەر ئەوە بوو کە چۆن جگە لە ئەو پشکەی کە لە پشکی هەرێمی کوردستان لە بودجەی گشتی عێراقا بۆ هەرێمی کوردستان دێ بیریان لەوە کردوتەوە چۆن سەرچاوی تر بدۆزنەوە. شێوەیەکی گشتی ئێمەش وەکو پەرلەمانی کوردستان سەپۆرتی ئەم هەنگاوانەی حکوومەتمان کرد چکە هەستمان کرد کە ئامادەکاریەکی فەنی باش هەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی هەر ئەگەرێک یان بۆ بەتایبەتی بۆ دروست ینی جۆر لە ڕێککەوتن لەگەڵ عێراق بە بودجەی ساڵی 2020. بەڵێ بەس لەبارەی نەوت و بودجەوە تا ئێستا و گفتوگانەی کە کراون یاخوا بڕەرەفتەی داهاتوو ژۆڤدێک سەردانی بەغدا بکات وەفدەکەی حکوومەت هێرێمچان بێوت هیچ بەرەوپێشچوونێکەیە هیچ بڵنگەشتونەتە هیچ ڕێکەوتنێک یاخود تاکو ئێستا مەسەلەن ماوێتی ئەو ڕێکەوتن لەسەر مەسەلەی نەوت و بودجە لەگەڵ عێراق؟ بەڵێ وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان ئەیەوێ لە ئێستاوە خۆ دەزانی بابەتی بودجە پرۆسەسە یعنی ئەیانەوێت لە هەنگاوی یەکەمی پرۆسەی ئامادەکردنی بودجە لەگەڵی بن نەک ئەو کاتێک کە بودجە بێتە وەکو ڕەشنووس وەکو پرۆژە بێتە پەرلەمانی عێراقا چونکە ئەو کاتە ئیتر ڕەنگە بە زۆرینە و کەمینە پەرلەمانی عێراق بتوانێت تێپەڕێنێ لە دژی کورد. بەڵام لەبەرەوەی ئێستا وەزیری دارایش خۆشبەختانە لە کوردە لەگەڵەوەشە لە پرۆسسی ینی داڕشتنی بودجە یان ئامادەکردنی بودجەی ساڵی 2020 عێراقا کورد ئەوێ بەشداربی لە هەنگاوی یەکەمە چونکە هەم ینی ئەم پرۆژەیە کاتێک کە کورد لە هەنگاوی یەکەمە بەشدارە بێەوە بە ئەرقام قسەکە لەگەڵ حکوومەتی عێراقا واوە ڕوونەکاتەوە لەگەڵ حکوومەتی عێراقا کە تاوەکو ئێستا حکوومەتی عێراق چەند قەرزاری حکوومەتی هەرێمی کوردستانە. بۆ نمونە ئەو قەرزانەی کە حکوومەتی عێراق لە بنکەکان وەریگرتووە یان لە قەرزی نێودەوڵەتی وەرگرتووە خۆی پێویستە پشکی هەرێمی کوردستانیشی لێ بدرێ بەڵام حکوومەتی عێراق لەو قەرزانە پشکی هەرێمی کوردستانی نەداوە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانیشی ئەژمار کردووە. بەڵە لە لایەکی ترەوە بابەتی ئەوەی کە پێ دەڵێن تێچوونی سیادی نەفەقاتی سیادی لە هەموو نەفەقاتی سیادی ئەو قەرزانەی کە کەوتۆتە سەرشانی حکوومەتی عێراقا لە پشکی بودجە ئەوەی کە ساڵانی پێش بڵێن ڕاگررتنی پشکی هەرێمی کوردستان لە بودجەی عێراقا هەرێمی کوردستان بەشداری کردووە لە پێدانی ئەم نەفەقاتی سیادیە بەڵام بەبێ ئەوەی کە سوودێکی سیادی بگا بە هەرێمی کوردستان. ئەمە جگەلەوەی کە ئەم ڕێکەوتن نامەی کە کرابوو لەگەڵ حکوومەتی عێراقا سەبارەت بە پشکی هەرێمی کوردستان لە بودجەی ساڵی 2019 لەوەیە
ڕاستە لە بڕگەیەکە هاتووە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان 250,000 بەرمیل ڕادەستی حکوومەتی عێراق نەکا ئەوە بڵێن مەبلەغی زەرەر لە پشکی هەرێمی کوردستانەکەوێ بە زمانی ماتماتیک و زمانی ژمارەکانی شتێکیاندایەوە کە ئەگەر حکوومەتی عێراق لە هەمبەرەوەی کە هەرێمی کوردستان پابند نەبوو 250,000 بەرمیل ڕادەست نەکردووە لەگەڵەوەشە ئەو بڕە زەرەرەی کە بە حکوومەتی عێراقەکە ئەکەوێ بە بودجێ عێراقەکەوێ ئەتوانین لێ بۆ بڕن لەگەڵەوەشە لە کاتی بڕینیشە بەشێک لەو پارە هەر دەبێ حکوومەتی عێراق بینێرێ کەچی نەیناردووە تاوەکو ئێستا ئەوەی کە ناردوێتی تەنها موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانە لەو موچەیەش موچەی پێشمەرگەشی تیانە. باشە دکتۆر ئەوەی کە لە سەبارەت بەنەوت ینی هیچ تا ئێستا هیچ ئەوەندەی واگەدار مەکولیژنی سامانە سروش شتێکانیش ینی حکوومەت هەرێم لە نەوت دەیەوێت چۆن لەگەڵ بەغداد ڕێبکەوێت چووکە خۆتە ناگەدانی کێشەی ئەوەی کە لەسەر مەسەلەی نەوت ئێستاوی مەسەلەی کێشەی موچەی فەرمانبەران و بەستنەوە بێ مەسەلەی نەوت. بەڵێ ڕاستە خۆی بابەتی نەوت لە ڕاستیدا یەکێکە لە گرنگترین ئەو مەلەفانەی کە تاوەکو ئێستا حەسم نەبووە لە نێوان هەردوو حکوومەتە دیارە بۆچوونی حکوومەتی هەرێمی کوردستان زوڵاڵە لەو ڕوویەوە حکوومەتی هەرێمی کوردستان لە ئێستاە بۆ مەسلەی بودجە بەشێک لە شوێکان پەیوەستە بە نەوتیشەوە خۆی لە ڕێکەوتنامەکەی نێوان هەردوو لای هاتووە کە ئەم پشکی هەرێمی کوردستان لە بودجەی 2009 کە تەزمین کراوە لە هەمبەرەوە بووە کە بەمەرجێ 250,000 بەرمیل ڕادەست بکرێت. خۆی حکوومەتی هەرێمی کوردستان لەو ڕوویەوە بۆ خۆی سیاسەتێکی داڕشتووە بەڵام من لە ئێستاوە نامەوێت پێش ڕووداوەکان بکەمەوە بۆی کە شاندی حکوومەتی هەرێمی کوردستان جۆرێک لە خصوصیت هەبێ لەو مەلەفانە یان لەو سیاسەتانەی کە داڕۆشتەوە بۆ مامەڵەکردن لەگەڵ حکوومەتی عێراق بەپێی ئەو سیاسەتەی کە حکوومەتی عێراق حکوومەتی هەرێمی کوردستان ببورن داڕۆشتووە بۆ مامەڵەکردن لەگەڵ لەسەر مەلەفی نەوت و غازە لە ڕاستیان پێم وایە سیاسەتێکی سەرکەوتووە و هیوای ئەوە خوازین کە شاندی حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت لە دانوستاندنەکان لەگەڵ حکوومەتی عێراق بتوانێت ئەم سیاسەت جێبەجێ بکەوە بتوانێت کە ئەوەی کە مەبەستێتی بەدی بکات بەڵام لە ئێستا من ناتوانم حەزاکەم باز لە سیاسەتە بکەم چونکە ئەوە ئەم خصوصیەتە بەجی دەوڵەم بۆ شاندی حکوومەتی هەرێمی کوردستان کاتێکە دانوستانەکە لەگەڵ حکوومەتی عێراق سەبارەت بە مەسەلەی نەوت کە ڕوونکردنەوەیاندا ئێوە کولیژنی سامانە سوشتەکان ڕوونکردوتان پێدرا کە ئێستا هەرێم چەند نەوت دەفرۆشێت داهاتی مانگانەکەی چەندە و ڕوونکردنەوەیان بێەوەدا ئەمڕۆ لە پەرلەمانی کوردستان؟ بەڵێ خۆی هەرێم چەند نەوت ئەفرۆشێ و داهاتەکە چەندە ئەمە هەم لە راپۆرتەکانی دیلۆت هەیەەوە هەمیش لە سایتی وەزارەتی سامانە سروشتەکانی حکوومەتی هەرێم هەیەەوە هەمیش دانەیەک بەڕاستی لەم بڵێن لەم تێچوانە یان لەم ڕێژەیە یان لەم ئەو داهاتی کە دێ بۆ حکوومەتی هەرێمی کوردستان پێشتریش حکوومەتی هەرێمی کوردستان ڕوونکردنەوەی داوە لەسەر ئەو بابەتە بەڵام دیارە حکوومەتی هەرێمی کوردستان لە ئێستایە بۆ مەسەلەی پێکهاتن لەگەڵ حکوومەتی عێراق لەسەر نەوتایەوێ وەکو باسم کرد سیاسەتێکی تر بگرێتە بەر و بە تایبەتی بۆەوەی کە لە بودجەی 2020 چۆن لە ڕێگەی نەوتەوە و مەلەفی نەوتەوە پشکی هەرێمی کوردستان جێگیر بکە لە بودجەی 2020 و ئەوەشی کە بەڕاستی زۆر جێی دڵخۆشی بوو چونکە بابەتی موچە پەیوەستە بە ژین و ژیاری هاوڵاتیانی کوردستانە و پەیوەستە بە بازاری کوردستان پەیوەستە بە باری دارایی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی کە لێوەی دڵنیا بووین کە موچە تا کۆتایی ئەم ساڵ حکوومەتی عێراق ئەم موچەیە دەنێری بە شێوەیەکی گشتی ئەم کۆبوونەوەیەکی سەرکەوتوو بوو بەڕاستی کۆبوونەوەیەکی ڕاوێژکاری تایە بەڵێ سەبارەت بە یعنی ئێستا وەکو پەرلەمان دەزان داهاتی نەوت چەندە داهاتی مانگانە بەبەستم ئەمڕۆ بۆتان ڕوون کرایەوە کاک حەکیم بەوردی یعنی لەبەرەوەی کاتەکەش کەم بوو بەوردی لەسەر خاڵ بە خاڵ بەوردی قسەی لەسەر نەکرا بەڵام ئەوەی کە بابەتی گشتی بوو تەڕح کرا باس لە استراتیژەت و سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان کراوە باسی ئەو ژمارانە کراوە کە حکوومەتی عێراق تاوەکو ئێستا قەرزاری حکوومەتی هەرێمی کوردستانە لە 2005ەوە
یان بە تەحدیدی بڵێن لەو کاتێک کە حکوومەتی عێراقا بەشێکی دەکەوێتە ئەو کاتێک کە حکوومەتی عێراق بڵێن پشکی هەرێمی کوردستانی لە بودجە بودجە هەرێمی کوردستانی بڕی بەشێکشی ئەکەوێتە ساڵی 2005ەوە بەهۆی ئەوەی کە پێ دەڵێن نەفەقاتی سیادی حتا ئەو بڕە پشکەی کە هەرێمی کوردستان کە بەناو 17 دەهات بۆ هەرێمی کوردستان ئەمە ژمارەیەکی وەهمی بوو لە ڕاستیدا ئەم ژمارەیە وەکو لە ئێعلامە دەهات بەڵام لە ئەساسە وانە بووە یعنی لە هەموو حاڵەتێک لە باشترین حاڵەتە لە 13 تێپەڕی نەکردووە پشکی هەرێمی کوردستان بۆیە بە پێداچوونەوە بەو هەژمارانە دەرکەوتووە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کە لە ڕاستیدا حکوومەتی عێراقا بە ڕێژەیەک بە مەبلەغێکی گەورە قەرزاری حکوومەتی هەرێمی کوردستانە وە کاتێکی شاندی حکوومەتی عێراق دوهەمین شاندیان کە سەردانی حکوومەتی هەرێمی کوردستانی کرد لەگەڵ حکوومەتی بەرپرسان لە حکوومەتی هەرێمی کوردستان دانیشتوون ئەو کاتە بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕوونی بە ژماری زمانی ژمارەکان قسەیان لەگەڵ بەرپرسانی حکوومەتی عێراق کردووە ئەو کاتە یعنی بەرپرسانی حکوومەتی عێراق پێیان سەیر بووە کە ئەمە ڕوویداوە تاوەکو ئێستا بەڵام ئەمان لێ بێ ئاگادارن جا بۆیە ئێستا تێڕوانینێکی تازەیە استراتیژیەتێک و سیاسەتێکی تازە هەیە حکوومەتی هەرێمی کوردستان بیگرێتە بەرامبەر بە حکوومەتی عێراق بۆ مەهامی سەرەکی یان مەبەستی سەرەکی حکوومەتی هەرێم لاو گفتوگویانەی لەگەڵ حکوومەتی عێراق ئەوەیە کە بە تایبەتی بۆ بودجەی ساڵی 2020 پشکی هەرێمی کوردستان تەزمین کالەوەیە باشە بەس ڕێژەکەی دیارە کە هەرێمی کوردستان داوای چەندەکە یاخود ئامادەیە نەوتەکەی تەسلیم کە یاخود داهاتەکەی ئەوەندەی کێوە ئاگادار بن وەکوم باسم کرد ئەو پرسیارەی جەنابەت وەڵامەکەی چێتە چوارچێوەی ئەوەی کە من باس لە سیاسەتەکە بکەم دیارە وەکو بۆ ئەوەی کە ئەو خصوصیەتە بمێنێ بۆ شاندی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەوە نەچێتە میدیاکان لە ئێستاوە بە تایبەتی میدیا عەرەبیەکان لێەوە ئاگادار نەبن عێراقیەکان ئەوە بۆ ئەوان بەجی بێڵێن و دوای ئەوە دەرەنجامی گفتوگویەکانی چییە بێ و کاتە ئێوەی بەڕێزش لێ ئاگادار باشە بەس وەکو ڕۆڵی پەرلەمانی کوردستان ڕۆڵی ئێوە چییە بێ لە گفتوگۆکانی حکوومەتی هەرێم و مەسەلەی بەغداد بۆەوەی کە کێشەی موچە چارەسەر بکرێت لە 2020 ئێمە هەڵبەت جگە لە بڵێن لیژنەی نەوت و غازە کەمتیا ئەندامم ئێمە وەکو لیژنەی پەیوەندیەکانی دەرەوەش وەکو سەرۆکی لیژنەی پەیوەندیەکانی دەرەوە هەڵبەت بابەتێکی تریش کە خراە ڕوو بابەتی بریتی بوو لە بابەتی دامەزراندنی ئەنجومەنی دانوستاندن ئەم بابەتەواتە ئەنجومەنی دانوستاندن و دروستکردنی ڕاستەوخۆ پەیوەستە بە وەزیفەی لیژنەی ئێمەوە واتە کاتێک کە ئەم پرۆژه یاسا لە پەرلەمانی کوردستان ینی قسەی لەسەر کرێ ئێمە لیژنەی معنیە بین بۆی کە راپۆرتی خۆمان لەو ڕوویەوە بەرز بکەینەوە ئێمە ئەڵبەت خۆتان ئەزانن کە لایانی چاودێرین ئەوەی کە هەیە وەکو نەخشە ڕێگەیەکی سیاسی تەشریعی سیاسی و ئیداری با بڵێن بە تەحدیدی لە بەردەستی ئێمەیە ئێمە ئەتوانین ئەو کاتێک کە شاندی حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی بەغدا بکە چاودێری حکوومەتی هەرێمی کوردستان لە نێزیکەوەش لێکۆڵینەوە لەسەرەوە بکەین بزانین حکوومەتی هەرێمی کوردستان بەپێی ئەو استراتیژی و سیاسەتێک کە دایڕشتووە چەند ئامانجەکانی خۆی پێکاوە و بڵێن گفتوگۆەکان بە چه ئاراستە ئاڕوا بە ئاراستەی ئەرێنی ئاڕوا بۆی کە ئامانجەکانی بپێکی یان خوانەخواستە بە ئاراستەی پێچەوان باشە دوا پرسیارم بۆ بەڕێزت سەبارەت بە موچەی فەرمانبەرانە دوێنێ وتەبێژ حکوومەت باسی لەوە کردو کە دەبێت عێراق پاشەکەوتەکە بداتەوە بەڵام ئەمە کاردانەوەی زۆری بێ خۆشتان لە پەرلەمان پێتان وایە دەبێت چۆن پاشەکەوت بدرێتەوە سوپاس دەکەین بابەتی پاشەکە ینی زۆر بەڕوونی قسەی لەسەر کەم تاوەکو ێستا لە پەرلەمانی کوردستان قسەی لەسەر نەکراوە نە پرۆژە هەیە لەو ڕێەوەم پێم وایە ئەو بابەتە پێویست بە پرۆژە ناکە پرۆژە یاسات پێشکەش بکرێ ئەوە بابەتێکە حکوومەتی هەرێمی کوردستان چۆن بە بڕیاریدا کە سیستەمی پاشکەوتە بەدی بکەوە چۆن بڕیاریشیدا کە ئەم سیستەمە هەڵگرێ لە ئێستاشدا حکوومەتی هەرێمی کوردستان دەکرێت بڵێن بەهاریکاری لەگەڵ پەرلەمانە ئەو ینی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لەوە دڵنیا بکاتەوە کە موچەکانیان لە ڕابردووە کە پاشەکەوت کراوە بۆیان بگەڕێتەوە بەڵام پێم وایە دروستکردنی بۆچوونێکی هاوبەش لە نێوان پەرلەمان و حکوومەتە واوە زۆر گرنگە لە ڕوویە لە ڕوویەکی تریشەوە باری دارایی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕاستیدا بڕیار لەسەرەوە بدا کە ئایا ئەم حکوومەتی هەرێم بەڵام من پێم وایە ئەم هەوڵانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بیدا بۆی بیخاتە سەر ئەستۆی حکوومەتی عێراقەوە خۆی لە خۆیدا
یعنی هەوڵێکی دیبلۆماسی سیاسیە ئەگەر بێت و حکوومەتی هەرێمی کوردستان لەوە سەرکەوێ ئەمە کارێکی باشە بەڵام پێم وایە ئاستەمە کەمێک لەگەڵ ئەوەشدا کاتێکە لەو ڕوویەوە حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانی سەرکەوتوو بە ئەو کاتێ ئێمە وەکو پەرلەمانی کوردستان بەجددی یعنی لەسەر ئەو بابەتە ئەتوانین لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە بیر لەوە بکەینەوە ئالیەتێک بدۆزینەوە بە چ ئالیەتێک ئەم پاشەکەوتە بدرێتەوە بەڵام لە ئێستا لەبەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان سەرقاڵی وەیە کە ئەمە لەگەڵ حکوومەتی عێراقا گفتوگۆ بکەوە بەڕسمیش تاوەکو ێستا لە پەرلەمانی کوردستان ئەوە نەخراوەتە ڕوو کە بیر لە ئالیەتێک بکەنەوە بەڵام پێم وایە ئەم بابەتە بابەتێکی گرنگ و هەستیارە و ڕاستەوخۆ پەیوەستە بە باری دارایی تاک بە تاکی هەرێمی کوردستان بە تایبەتی شەریحی مچەخۆر وەم پێم وایە لە ئایندەیەکدا پەرلەمانی کوردستان لەگەڵ حکوومەتا بیر لە ئالیەتێکەکەن لە حاڵەتێکدا ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانێت ئەوە بخاتە سەر ئەستۆی حکوومەتی عێراقا. بەڵێ زۆر سوپاس بۆ دکتۆر ڕێبوار بابکەی ئەندامی لیژنەی سامانە سروشتەکان کە لاولێرە و لەگەڵمان سوپاسی بەڕێستانی ناوبڕێکمان هەیە بەڵێ دواتر دەگەڕینەوە لای بەڕێستان بینەرانی بەڕێز. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنی یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاریە ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی؟ بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. کارگەی شەربەتی خاڵقی گیرەوەی خاڵقی بە تامەکانی پرتەقاڵ، مێوەژ، هەنار، لیمۆ و مۆز و ئەنەناس بەرهەم دەهێنرێت. تەواوی تامە سروشتیەکانی شەربەتی خاڵقی وێنەی باخێکی پڕمیوەیە. کارگەی شەربەتی خاڵقی لەگەڵ 24 ساڵ ئەزمون و بە تامی سروشتی. ناونیشان سلێمانی ناوچەی پیشەسازی 2 پشت ئەلبیستەکە. کارگەی شەربەتی خاڵقی. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێت. بازار جمەی دێت لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێ دوودڵی بژاردی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بە هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. زارێکتر سڵاتان لەبێت بینەرانی بەڕێز کاک شیروان پێش ناوبڕەکە پرسیارەوەم لە بەڕێزت کرد کە بەڕێزوتت دەبێت حکوومەتی هەرێم خۆی ئامادە بکات بۆ بودجە بەر لەوەی کە بڵین ئامادەکاری هەبێ و بەشداری بەر لەوەی بکاتە پەرلەمان. وابرا وەفدێکی هەرێمیش سەردانی بەغدا بکە. پێ وایە دەبێت چ جۆر وەفدێکی تەکنیکی یاخود سیاسی وێ باشتر لەگەڵ وەزارەتی دارایی عێراق کۆبوونەوە بکا بەر لەوەی کە بودجەکە بنێرێت بۆ پەرلەمانی عێراق. ماوەیەک پێشێستا نزیکەی مانگێک زیاتر وەفدێکی باڵای بڕیار بەدەستی عێراق سەردانی هەولێریان کرد بە سەرۆکایەتی وەزیری نەوت بەڕێز تامر غەضبان و ئەندامەتی وەزیری دارایی و فالح فەیاض و نوێنەری سەرۆک وەزیران. بە پێی لێدوانەکانی وەزیری نەوت تامر غەضبان لەگەڵ هەرێم مەبدەئیان ڕێککەوتون چارەسەری کێشەکان بکەن. بەپێی ئەوەی کە ڕایان گەیاند وەفدە فەنیەکان دەچێتە بەغدا. ئەم وەفدە فەنیانە لەگەڵ بەغدا لەسەر وردەکاری و تەفاسیل ڕێک دەکەون. طبعاً گرنگە سەرەتا وەفدی فەنی شارەزا بڕۆن لەسەر وردەکاریەکان قسە بکەن. کاتێک کە بە تەواوی گەیشتنە چارەسەر گەیشتنە حەل دەکرێت دوای وەفدێکی سیاسی و بڕیار بەدەستی باڵا بچێ نەتیجەی کۆتایی واژۆ بکە. بەڵام ناکرێ ئێستا سەرەتا ئێمە وەفدێکی باڵا بنێرین وەفدی سیاسی
چکە وەفدی سیاسی عادەتەن وایە لە تەفاسیل و وردەکارەکان لەوانەیە زۆر ئاگادار نەبێ بۆیە باشتر وایە فعلەن ئەوەی کە هەرێمی کوردستان کردوێتی ئەوەیە کە وەفدێکی فەنی دەنێرێ و لەوێ لە گفتوگۆ لەسەر کێشەکان دەکە. باشە بەس کاک شیروان کێشەی نەوت و غازمان هەیە لەگەڵ بەغدا کە کاریگەری لەسەر بودجە هەیە واتە کێشەی داهاتمان کێشەی با بڵێن پشکی هەرێمی کوردستانمان هەیەواتە بودجە و کێشەی خاکمان هەیە ناوچە دابڕێنراوەکان و ناوچەکانی مادەی 140 چۆنێتی ئیدارەدانی. ئەوەی کە ئێستا کێشەی ئانی و زۆر بەپەلەیە لە نێوان هەرێم و بەغدا و گرنگە بۆ خەڵکی کوردستان بریتێ لە چارەسەرکردنی کێشەی بودجە و کێشەی ناوچە دابڕێنراوەکان. کاتێک توانیمان لەو مەلەفانە بەرەو پێش بڕۆین دەتوانین وردە وردە چارەسەری کێشەکان بکەین. بیرمان نەچێت کێشەکانی نێوان هەرێم و بەغدا کێشەی ئاڵۆزن. زیاتر لە 100 ساڵە ئێمە کێشەی نەتەوەیمان لەگەڵ بەغدا هەیە لەگەڵ دەسەڵاتدارانی حکوومەتە یەکگرتووەکانی بەغدا هەیە. لە دوای 2003ەوە تحدیداً لە دوای 2007 و 2008ەوە کێشەی نەوت و غاز و بودجە و پشکی هەرێمی کوردستان و دەسەڵاتی فیدراڵی و دەسەڵاتی هەرێمەکان و دەسەڵاتی مرکزی ئەوانەمان هەیە لەگەڵ بەغدا. هەموو ئەم کێشەکەڵەکە بووانە لە ماوەی مانگێکدا چارەسەر نابێ بەڵام ئەوەی کە هەستی پێ دەکەین زمینەیەکی لەبار هەیە هەردوو لا پێویستیان بەڕێککەوتنە هەردوو لا پێویستیان بەوەیە پشتیوانی یەکتری بکەن. بەغدا پێویستی بە پشتیوانی کووردە و هەرێمی کوردستان پێویستی بەڕێککەوتنە لەگەڵ بەغدا بۆ ئیدارەدانی وەزعی دارایی خۆی لە ئێستادا و لەو قۆناغی ئێستادا بۆیە مادام هەردوو لا گەیشتنەوە قەناعەتی کە پێویستیان بە یەکترە زمینەیەکی باش بۆ لێکتێگەشتن هەبێ گرنگە ئیستیغلالی ئەم فرسەتە بکرێ بۆ گفتوگۆی زیاتر بۆ ڕێککەوتن بۆ لانی کەم بەشێک لە کێشەکانمان چارەسەر بکەین. و خاڵێکی تر ئەوەیە کە لە خولەی یاسادانانی پەرلەمانی عێراق احتیمالی زۆر هەیە کە یاسای نەوت و غاز بێنە پەرلەمان. یاسای نەوت و غاز بێنە پەرلەمان دەبێت هەرێمی کوردستان بە باشی خۆی بۆ ئامادە بکە و بزانێ خەلەلەکان لەکوێدایە داواکاری کورد لەکوێدایە بۆی بتوانین یاسایەک بێ کە بەڕاستی لەگەڵ دەستور بگونجێ لەگەڵ بناماکانی فیدراڵی بگونجێ و بەرژەوەندی هەردوو لاش لە بەرچاو بگرێ هەم بەرژەوەندی هەرێمی کوردستان وەکو هەرێمێکی دامپێدانراوی فیدراڵی دەستوری لە عێراق و هەم وەکو مرکز وەکو دەستور کە باس لە ئەوە دەکات کە نەوت و غاز سەروەی با بڵێن داهاتی گشتی بۆ هەموو عێراقیەکان وەکو یەکە. باشە کاک شیروان سەبارەت بە مەسەلەی موچەی فەرمانبەران و مەسەلەی قەرزیش کە ئێستا باس لەوە دەکرێت کە حکوومەتی هەرێم 24 میلیارد دلار قەرزدارە پێ دوای عێراق قەرزەکانی بداتەوە یاخود مەسەلا من لەسەر مەسەلەیەوەی کەوتەبێژی حکوومەت باسی لەوە کردبوو کە دەی پاشەکەوتی موچە عێراق بداتەوە بەشێک لە پەرلەمانتاران ینی من پەیوەندی پێوەکردنی ینی زۆر پێیان مای سەر سوورمان بوو کە مەسەلا وتەبێژی حکوومەتەوە قسەی بکە ڕای بەڕێزت چییە؟ پێ دوای عێراق موچەی فەرمانبەرانی هەرێم بداتەوە پاشەکەوتەکەی مەبەستم؟ طبعا ئەو ڕۆژەی ئێمە دانیشتنمان لەگەڵ بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان هەبوو بە هەمان شێوە باسییان لەوە کرد کە حکوومەتی هەرێمی کوردستان 24 میلیارد دلار قەرزارە بەڵام قەرزەکە بەشێکی ئیلتیزاماتە لەوانە 8.9 میلیارد دلاری قەرزی پاشەکەوتی موچەی فەرمانبەرانە لەلای حکوومەت بەشێکی ئیلتیزامات و حکومەتی هەرێم بەرامبەر شەریکاتی نەوت و بەشێکی هی بانک و مەساریفەکانەکە وەختی خۆی لە کاتی ئەزمەدا بەکاریان هێناوە. ڕاستە ئەمانە قەرزن لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام ئێمە دەبێت بە هەردوو ڕوەکە سیرکەین. حکوومەتی هەرێمی کوردستان باس لەوە دەکات کە لە مانجی 2014ەوە پشکی هەرێمی کوردستان بەشە بودجەی هەرێم بۆ نەهاتووە. حکوومەتی عێراقی بەشە بودجەکەی بڕیوە بۆیە ناچار بۆ نەوت بفرۆشێ و بۆ خۆی ئیدارەی دارایی خۆی بدا و ناچار بۆ پاشەکەوت بکە قەرز لە کۆمپانیاکانی نەوت بکە قەرز لە بانقەکان بکە تاوەکو وەزعەکەی گەشتە بەم ڕۆژەی ئەمڕۆ. لە بەرامبەردا حکوومەتی ئیتیحادی حکوومەتی بەغدا پێی وایە کە هەم حکوومەتی هەرێمی کوردستان نەوتی سەربەخۆ فرۆشتووە جگە لە نەوتی هەرێم نەوتی کەرکووکیشی فرۆشتووە داهاتی فیدراڵی ناوخۆی نەگەڕاندوێتەوە بەغدا داهاتی خاڵە سنوورەکانی نەگەڕاندوێتەوە بەغدا هەموو ئەوانە دەکرێت بڵێن هەردوو لای کێشەکەن. ئەگەر نیەتێک هەبێ بۆ چارەسەر ئاسانە نیەت نەبێ بۆ چارەسەر ئەمانە دەبنێت کێشەی گەورە و ئاڵۆز.
لەناو موازنەی عێراقدا لەناو یاسای موازنەدا هەموو ساڵێ بڕگەیەکیدا باس لە تەصفیە حساباتی نێوان هەرێم و بەغدا دەکات لە 2004ەوە تا ئەمڕۆ یعنی لە بودجەی 2009دا باس لەوە دەکات لە 2004 تا 2010 لە بودجەی 2010 تا 2017 یعنی بەم شێوەیە بە دڵنیاییەوە ئەم ساڵیش دای دەنێنەوە دەڵێن تا 2019 بۆیە گرنگە حکوومەتی هەرێمی کوردستان سوور بێ لەسەرەوەی بە زووترین کات ئەم تەصفیە حساباتە بکرێ. ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان ئەم ڕۆژە بەیەمیان گوت کە حکوومەتی ئیتیحادی 105 میلیار دۆلار یان تریلیۆن دینار قەرزاری حکوومەتی هەرێمە. بەغدا پێی وایە کە حکوومەتی هەرێم قەرزێکی زۆری حکوومەتی ئیتیحادی لەسەرە. ئەم دوو بۆ چوونە بەچی چارەسەر دەبێت بۆ چارەسەر دەبێت کە وەزارەتی دارایی هەردوو لە دیوانی چاودێری دارایی هەردوو لە دانیشن هەمووی بە لیستە بە دیارە چی لە بەغداوە هاتۆ بۆ هەرێم بۆ خۆی چی فرۆشتووە داهاتی ناو خۆی چی دەستکەوتووە داهاتی خاڵە سنوورەکان چییە و مستحقاتی خۆی لە بەغدا چییە لە 2007ەوە تەمان هەرێمیش قسەی خۆی هەیە هەرێم باز لەوە دەکات لە 2007ەوە پشکی پێشمەرگە یاڵی موچەی پێشمەرگە مستحقاتی پێشمەرگە نەهاتووە کە بەشێکە لە مەنزومەی دیفاعی عێراقی عێراق بۆچی ئەمساڵ 2 تریلیۆن دیناری بۆ حەشی شعبی داناوە بەڵام هیچ بڕەپارەیەک بنەدا بە پێشمەرگە بە هەمان شێوە پارەی جوتیاران قەرز و قەرزانەی کە دەکرێت لە نێودەوڵەتی لە 2014 کە بەشە بجێ هەرێم بڕاوە یعنی هەرێمیش قسەی خۆی هەیە بەغداش قسەی خۆی هەیە دوجار ئەوەی کە گرنگە ئەم تەصفیە حساباتە زوو بکرێ کاملا قەرزاری کاملا بۆ دەکرێت لە کۆتاییدا بە قەرارێکی سیاسی تەصفیە بکرێ بەڵام دەبێم حساباتە بکرێ و خاڵی دووەم کە زۆر گرنگە ئەوەیە کە ئێمە بۆ 2020 دەکەین ئایا بۆ 2020 ئەگەر ئێمە لەگەڵ بەغدا ڕێک نەکەوین حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت موچەی فەرمانبەران بدا پرۆژەکە بەشێک لە پرۆژەکان بەگەڕ بخاتەوە و بودجەی تەشغیلی بۆ وەزارەتەکان و چۆنێتی ئیدارەدانی حکوومەت دابین بکە ئەمە گرنگە ئەگەر لەگەڵ بەغدا ڕێک نەکەوێت بتوانێت ئەمە بکە خێر عەلا خێر خۆ ئەگەر نەتوانین بە بەغدا بکەین دەبێت لەگەڵ بەغدا ڕێک بکەوین بەڵام گرنگەوێت چۆن ڕێک دەکەوین تەمان حکوومەتی هەرێمی کوردستان بە ئێمەیان گوت چەند بەدایلێکیان داوە بە حکوومەت ئەوان باسییان لەوە نەکرد کە ئەوانە ئامادەنین نەوت ڕادەست بکەین گوتیان نەوت ڕادەست دەکەین بەڵام بە کۆمەڵێک مەرج یان با بڵێن کۆمەڵێک ئیلتیزاماتیان لەسەرە لەوانە ئیلتیزاماتی شەریکاتی نەوتیان لەسەرە مستحقاتی شەریکاتی نەوتی هەرێم چۆم دەن تەمان بۆ ئەوەی ئەم خاڵە ڕوون بێت لەوەیاندا هەرێم تا ڕادەیەکی زۆر حەقێتی لەبەرچی لەبەرەوەی ئێمە لە باشووری عێراق با بڵێن لە بەشەکانی تری عێراق حکوومەتی ئیتیحادی کۆمەڵێک عەقدی کردو لەگەڵ شەریکاتی ئەجنەبی بەڵام بەچی بە جەولاتی تەراخیس واتە حکوومەتی عێراقی پارە دەدا بە کۆمپانیا بیانیەکان بۆ ئەوەی بۆ گەڕان لە نەوتدا بکەن چێلگە نەوتەکان پەرە پێ بدەن مەسفا دامەزرێنن یعنی ئەوەی کە لە پیشەسازی نەوتدا پێویستە ئەوان بیکەن بەڵام لە بریەوە پارە دەدات ئەم ساڵ لە بودجەی گشتی عێراق لەسەر بودجەی سیادی کە هەموو عێراقا 12 تریلیۆن دینار بۆ جەولاتی تەراخیس دانراوە جگە لەوەی 19 تریلیۆن دیناریش بۆ وەکو بودجەی وەزارەتی نەوت دانراوە یعنی 30 تریلیۆن دینار زیاتر بۆ پیشەسازی نەوت وەزارەتی نەوت دانراوە لە عێراق لەم ڕەپارەیە چەندی بۆ هەرێم دانراوە 360 میلیارد دینار کە ناکاتە لە سەدا دووش بەڵام لە هەرێم چکراوە لە هەرێم بە حکومەوەی کە پارەی نەبوو هاتووە عەقدی شەراکەی کردووە لەگەڵ شەریکاتی نەوت بە شەراکەت ئیستیسماری کردووە بۆ بەرهێنانی لە بواری کەرتی نەوتدا کردووە ئێستا حکوومەتی هەرێم دەڵێن ئێمە ئامادەین نەوت ڕادەست بکەین نەوتەکە دەدەین بە بەغدا بەڵام چێ ئیلتیزاماتی سەر شەریکاتی نەوت جێبەجێ بکە خۆ ئەگەر ئێمە لە بریەوەی کە نەوتەکەشمان دەدەین بە بەغدا هەر بۆ خۆشمان ئیلتیزاماتی سەر شەریکاتی نەوت جێبەجێ بکەین ئەوەی کە دەکەوێتە سەرمان ئەو کاتە هیچمان بەدەستەوە نامێنێ بیدەین بە فەرمانبەرانی کوردستان هیچمان بەدەستەوە نامێنێ ئیدارەی حکوومەتی پێ بدەین بۆیە نەوتەکە ڕادەستی بەغدا دەکەین بەڵام بە تەبعاتەکانیەوە بۆ قەرزێک کە دەکەوێتە سەرمان لە نەوت بە مستحقاتی شەریکاتی نەوت بۆ ئیلتیزاماتانەی کە لەسەر شەریکات لەگەڵ شەریکاتی نەوت لەسەر عەقدەکان هەمانە ئەلەوەیاندا تا ڕادەیەکی زۆر هەرێم تەبعاً حەقیەتی کاکشیر سەبارەت بە مەسەلەی موچەی فەرمانبەران و پاشەکەوتەکە ینی ئەوەی کە ئێستا بەرپرسانی هەرێم دەیڵێن بۆەوەی کە بەغداد بیدەوە ئەمە خۆت زیینەوە نییە چونکە پێشتریش مەسەلەن کۆمەڵێک بەرپرس کە بەرپرسی کورد بوونە بۆ نمونە بریکاری پێشوو وەزارەتی دارایی باسی لەوە کرد تا مەسەلەن هەرێم نەوتەکەی فرۆشت بەغداد
بودجەکەی نەبریانی ئەمە خۆت زیینەوە نیە دەمێت سەرنجی بەڕێزش بزانم پێ دوای عێراق دەستێت ژێرباری شتێکی لەم شێوە کە ئەوان پاشەکەوتی موچەی فەرمانبەرانی هەرێم بدەنەوە. طبعا بەتەسەوری من عێراق ناچێتە ژێرباریەوە و لە ڕاستیشدا داواکاریشی تا ڕادەیەک ناواقعیە با نەڵێن ناحەقە با بڵێن ناواقعیە. ئەمڕۆ حکوومەتی عێراقی ئێمە ساڵێکە خەریکین پارەی گەنمی جوتیارانمان پێ نایەت. حکوومەتمان پێ ئیلزام ناکرێت بۆی پارەی گەنمی جوتیاران بنێرە هی 2014 و 15 کە 100% حەقی خۆیانە. هیچ بەرپرسێکی عێراقی نییە بە سەرۆک وەزیران بە وەزیری بازرگانی بە پەرلەمانتارەکان هیچ کەسێک نییە باسی بە لەگەڵ بکەین نەڵێ حەقە هەمووی دەڵێ حەقی خۆیەتی و التیزامە لەسەر حکوومەتی عێراقی. بەڵام نەمانتوانیەوە قەناعەت بە سەرۆک وەزیران بکەین ئیمزای سەرفکردنی پارێکە بکە کە 555 میلیارە. ئایا ئێستا ئێمە دەتوانین حکوومەتی عێراقی ناچار بکەین 8.9 میلیارد دلار پاشەکەوتی بودجەی فەرمانبەران بداتەوە؟ لە ڕاستیدا ئەمە ناواقعیە. حکوومەتی هەرێمی کوردستان وەکو باسم کرد لە مانجی 2014ەوە بودجێ هەرێم بڕاوە. حکوومەتی هەرێم پێش ئەوە دەستی بە فرۆشتنی نەوت کردووە. من لە بەرپرسانی هەرێمم پرسی ئایا بۆچی نەوتان لەگەڵ بەغداد ڕادستی بەغدا نەکردەوە؟ باسییان لەوە کرد کە 2 مانگ لەسەر یەک هەموو ئەوەی التزاماتەنێک کە حکوومەتی عێراقی داوای کردو داویانە بە حکوومەتی عێراقی نەوتیان ڕادستی سۆمۆ کردووە لە ڕێگای سۆمۆ نەوتیان فرۆشتووە هەموو التزاماتی خۆیان جێبەجێ کردووە لەسەر نوێنی حکوومەتەکەی مالکی. بەڵام لەبری ئەوەی پارەی تەواوی خۆیان بۆ بێت لە بودجە پارەی کەمتریان بۆ هاتووە کە پارەی کەمتریان بۆ هاتووە ناچار بوون ئەوانش بۆ خۆیان نەوت بفرۆشن. باشە کاک شیروان کاتمان زۆر لە چیەوە ئەم خەلە هاتووە لە شتێکەوە. پشکی هەرێمی کوردستان بە مخەتەت دادەندرێت لە ناو بودجەدا. بەنمونە دەڵێن پشکی هەرێمی کوردستان مانگانە ملیارێک و 200 میلیارد دینارە. ئەمە مخەتەتە لە کۆتایی مانگدا عێراق بە ئینفاقی فعلی دەنێرێ کە بە ئینفاقی فعلی دەنێرە لەسەر هەموو عێراق حسابی دەکا لەوانەیە 800 میلیارد بنێرێ 900 میلیارد بنێرێ کەمتر دەنێرێ. کێشەی بینی مخەتەت و ئینفاقی فعلی یەکێکە لە کێشەکانی نێوان هەرێم و بەغدا گرنگە لە دانوستانەکاندا وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان بە وردی لەسەر ئەمە قسە بکات و چارەسەری بکات. ئەگەر مخەتەت بێ حکوومەتی هەرێمی کوردستان دیارە مانگانە چەندی خۆی بۆ دێت و مەجای خۆتزیینەوەی تێدا نیە لە حکوومەتی عێراقەوە. ئەگەر ئینفاقی فعلی بێ مەجای تەلاعوبی تێدا حکوومەتی عێراقی تەلاعوبی پێ بکات ئەوەندە نێنێرێکە دانراوە کەم و زیادی پێوە دەکا و کاتە دیسان کێشەکان دروست دەبێتەوە. باشە کاتمان کەماوەگەل بە کورتی وەڵامی چەند پرسیارێکی ترمان دەیتەوە سەبارەت بەوەی کە پێ دوای ئەم جارە گەربەر لەوەی کە بودجە بێتە ناو پەرلەمانی عێراق هەرێم ڕێکەوتن لەگەڵ عێراق نەکات ئێوە لە ناو پەرلەما و کوردەکان دەتوانن وەکو ساڵی ڕابردوو بودجە بڵین موچەی فەرمانبەرە لە نەوت جیا بکەن و یاخود ئێستا بەرەیەکی زۆر دژی مەسەلەی ناردنی موچە بۆ هەرێم دروست بووە. طبعا هەر زۆر بە کورتی بۆی جوابی ئەو دەبەوە ئەوەی کە لە 2019 توانیمان زۆر زەحمەت لە 2020 بتوانین هەرچەند ئێمە وەکو پەرلەمانتارە کوردەکان و لیژنەی دارایی و هەموو ئەندامانی پەرلەمانی عێراق کوردەکان هەوڵی خۆمان دەدەین بەڵام زەحمەتە لەبەرچی لەبەرەوەی دەنگێکی زۆر دژی ئەوەیە جارێکی دیکەم مادەی ئاوادا بنرێتەوە بە حکومەوەی پێی وایە حکوومەتی هەرێمی کوردستان التیزاماتی نەکردووە نەوتی ڕادەست نەکردووە. ئەوان چەند جار پێیان کوتین تەمان لە دوایەوەی کە جێبەجێمان کرد باسییان لەوە کردووە کە ئەوەی کە کردویانە وەکو پیشاندانی حسن نییە نیازپاچی بووە دەبوو حکوومەتی هەرێمی کوردستان بۆ دەرخستنی نیازپاچی بۆ نیشاندانی نیازپاچی 250,000 بەرمیل نەوتەکەی ڕادەست کردبە ئێستا زمینەیەکی باشتر دەبوو بۆ ئەوەی کە ئەم بابەتە بچەسپێنین. دوو لەبەرەوەی لە عێراق هەڵبژاردنیان جوانی پارێزگاکان لە پێشە هەموو حیزبە سیاسیەکان بوونە ئۆپۆزیسیۆنی حکوومەت کە بوونە ئۆپۆزیسیۆنی حکوومەت یەک لەو خاڵانەی بەدەستیانەوەی دژایەتی حکوومەتەکەی بەرز عادل عەبدولمەهدی پێ بکەن مخاتەبەی شارعی عێراقی پێ بکەن دژایەتی هەرێمی کوردستان و دژایەتی کردنی ناردنی پارەی بەغدایە بۆ هەرێم بەبێ ڕادەستکردنی نەوت کەواتە ئەمە وای کردووە کە زۆر زەحمەت بێ بتوانین لە 2020 ئەوەی کە لە 2019 کردن لە 2020 بتوانین ئەنجام بدەین. هیچ هەوڵێکەیە بۆی عادل عەبدولمەهدی لەگەڵ دەستپێکردنەوەی دانیشتەکانی پەرلەمان کەوا بڕیارە لە هەفتەی داهاتوو دەست پێبان کێش بکرێ یاخود وەزیری دارایی لەسەر مەسەلەی موچە و نەوتێرێ؟
ئەوەی کە قسەی لێ دەکرێتەوە لە لای هەندێک هێزی سیاسی عراقی ئیشی بۆ کراوە بانکێشکردنی چەند وەزیرێکە نزیکە 4-5 وەزیرن و قسە لەسەر بەڕێز عادل عەبدولمەهدیش دەکرێت هەڵ لەوانەیە هەوڵی ئیستیجوابیش هەبێ هەوڵی ئیقالەش هەبێ بەڵام من بۆ خۆم شخصیان بە دووری دەزانم بتوانن عادل عەبدولمەهدی لا بەنیان لانی کەم بیانەوێت چونکە بۆ ئەم خۆناغی عێراق جارێکی دیکە زەحمەتە شیعە بتوانێت شخصێتێکی تەوافقی ئاوا بێنێتەوە سەر ساحەی سیاسی عێراق بکاتەوە سەرۆک وەزیران. باشە سەبارەت بە مەسەلەی سکاڵەکانی سەرنەوتی هەرێم بەڵێ سەبارەت بە سکاڵەکانی سەرنەوتی هەرێم ینی ئێستا سکاڵایەکی زۆر هەیە پێ دوای ئەگەر ڕێک نەکەون لەگەڵ هەرێمە ئەم سکاڵانە بجوڵێن کاریگەری زۆر لەسەر نەوتی هەرێم دەبێت ئەوەی دادگای فیدراڵی و ئەوەی لە پاریس و ئەوەی پاریس پەیوەندی بە حکومەتی نێوانی حکومەتی عراق و حکومەتی تورکیاوە هەیە تەمان ئەویش فشارێکی زۆر زەختێکی زۆر هەیە بۆی بجوڵێندرێ بەڵام تەسەوەر دەکەم پەیوەندی نێوان حکومەتی عراق و حکومەتی تورکیا لەوە زیاتر پێویستیان بە مراعات و مجاملە یەکترە لەوەی کە لەسەر کەیسێکی ئاوا بینیان تێک بچێ ئەمە یەک دوو سکاڵاکەی سەرنەوتی هەرێمی کوردستانەوەی کە وەزارەتی نەوت لە دادگای فیدراڵی کردوێتی بە هەمان شێوە تا ڕادەیەک سیاسیە دوجار بینی هەرێم و بەغدا لەو گفتوگویانەی کە لە داهاتوودا دەکرێت و پەیوەندی سیاسیەکانیان تەحەکوم بەسەرەوە دەکات ئایا ئەم کەیسانە لە دادگا بێدەنگی لێ دەکرێت جارێ دەخەوێنرێ یان جوڵی پێ دەکرێت. بەڵێ سەبارەت بە داهاتی خاڵە سنووریەکان کە بەرەز وتت تا ئێستا نەگەڕاوەتەوە بۆ بەغداد بەڕێوەبەری دەواازە سنووریەکان باسی لەو کە ساڵانە داهاتی خاڵە سنووریەکانی رێم 5 میلیارد دۆلارە پێ دوایە لە مەودوع عێراق داواش بکە کە داهاتی خاڵە سنووریەکانیش بەرێتەوە بۆ بەغداد. طبعا ئێمە بڕیاری ژمارە 13 ساڵ دەرچوو لە حکومەتی اتحادی کە باس لە جێبەجێکردنی تعریفەی گومرجی دەکات لە هەموو خاڵە سنووریەکانی عێراق بە هەرێمی کوردستانیشەوە هەرێمی کوردستان خۆشبەختانە بەپێی لێدوان و دانپێدانانی سەرۆکی دەواازە سنووریەکان کە هەرێمی کوردستان بەشی هەرە زۆری یاساکانی خۆی جێبەجێ کردووە تەنها لەسەر یەک خاڵیشکە لەن هێوش گێڕانەوەی داهاتەکەیە گێڕانەوەی داهاتەکە بۆ بەغدا تا ئێستا نەگەڕاوەتەوە بۆ بەغدا بەڵێ یەکێکە لەو خاڵە خلافی و ناکۆچیانەی کە لە نێوان هەرێم و بەغدادا هەیە ئایا ئەم دەواازە سنووریانە چۆنێتی ئیدارەدانیان چی لێبێ سەر بەشوێ بێ و داهاتەکەی دەگەڕێتەوە بۆ خەزانەی دەوڵەت یان حکومەتی هەرێم بە خۆی تەحەکوم بەپێی دەستور و بەپێی ئەوە کە خاڵە سنووریەکان مەسلەیەکی فیدراڵی اتحادیە حکومەتی اتحادی داوای داهاتەکەشی دەکاتەوە. بەڵێ زۆر بە کورتی دەبێت چی بکرێ وەکو پەرلەمانتارانی کورد لە بەغداد حکومەتی هەرێم بۆی کە لە 2020 کێشەی موچە دروستنەوەی بە کورتی بێ سوپاس دەکەم. زۆر گرنگە حکومەتی هەرێم زۆر بەزووی وەفدە فەنیە بنێرێتە بەغداد دوای وەفدە فەنیەکە وەفدی سیاسی بچێک گفتوگو دانوستان لەگەڵ حکومەتش و لەگەڵ هێزە سیاسیەکانیش بکە ئێمەی پەرلەمانتاران ئاگاداری دانوستانەکان بین و دەرئەنجامی دانوستانانە چی دەبێ وە کورد لە بەغداد لە بەرامبەر پشکی هەرێمی کوردستان و بە تایبەتیش موچەی فەرمانبەران یەک دەنگ و یەک هەڵوێست بێ و دەرز نەکەوێتە نێوانمانەوە بۆی بتوانین بە یەک دەنگ داکۆچی لە مافی خەڵکی کوردستان بکەین. بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز شیروان میرزا ئەندامی لەژنەی دارایی پەرلەمانی عێراق کە لە ڕانیەوە لەگەڵ مامی زۆر سوپاس بۆ بەڕێستان زۆر سوپاس بۆ بینێرانی بەڕێز سوپاس بۆ ئەو کارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ.